کاک هاوڕێستا پێم بڵێ ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە چ ئاستێکدا و تا چەند تۆ وەکو خۆ لە پەرلەمان ڕازی؟ بڵێ بەداخەوە لە پەرلەمانی کوردستان سەرباری ئەوەی کە زۆرینە و کەمینەیەک دروست بووە زۆر جار ئاماژەمان پێداوە لەگەڵ ئەوەش تەوافقە سیاسیەکانی نێوان فراکسیۆنەکانیان بڵێم نێوان لایەنە سیاسیەکانیش وەکو پێویست نییە. ئەمە هۆکارێکە بۆی کە وەکو ئەو ئەرکی چاودێریکردنی حکوومەت و ڕقابیکردنی حکوومەت نەتوانرێت وەکو پێویست جێبەجێ بکرێ. ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر پەرلەمان هەبووە هەرچەندە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان بۆ خۆیان هەستاون بە دوواداچوونی بۆ کار و پرۆژەکانی حکوومەت. ئەمە لایەکی تر بەداخەوە حکوومەتی شۆک و پێویست دەیتوانێت بەدەم پەرلەمانەوە بێت لە کاتێکدا ئەو حکوومەتی کە چەند مەترێکی نێوانە لەگەڵ پەرلەمانی کوردستان شەرعێتی لەم پەرلەمانە وەرگردووە هەر لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادەی 53 بڕگەی 1 و بڕگەی 2 ئاماژە بەوەکە لە کاتێک کە قەیرانێک دروستە بێ حکوومەت خۆی ئەتوانێ هەستێ بە داواکردن بۆی بێت ڕوونکردنەوە بۆ نوێنەرانی خەڵک بداوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بدا. بەداخەوە حکوومەت دەیتوانیوە ئەم کاری جێبەجێ بکات لە کاتێکدا دەیان قەیران لە هەرێمی کوردستانەیە. بەرپرسە لەم دۆخی کە ئێستا پەرلەمان تێکەوتووە ناتوانێت لێ پرسینەوە بکەن. من ناتوانم بڵێم لایەنێک دیاریکراوە بکەمە ینی بڵێم تەنها لایەنێک بەرپرسە ڕەنگە زۆربەی لایەنەکان بەرپرس بن بەڵام لە کۆی گشتیان بڵێن لە زۆری ئەو لایەنانی کە زۆرینیان لە ئەستۆی لە پەرلەمانی کوردستان زۆرینیان لەلایە ڕەنگە بەرپرسیەکەم هەر ئەوان بن بۆی کە پەرلەمان بەم دەردەبڕوە. سەری پەرلەمان چۆنەکرێت چۆن پەرلەمانەکەوێتە سەرڕێزکەی ئاساییەتی خۆیە. ئێمە هەر پند لە نزیکترین پەرلەمان کە پەرلەمانی عێراقا پند لەوان وەربگرین کە ئەبینین لەوێ تەوافقە سیاسیەکان چەند کاریگەریە لەسەر پەرلەمان لەوێ زۆرین و کەمینە پەیڕەو ناکرێت. هەر خۆمان وەکو کورد ئەگەر زۆرین و کەمینەمان بەرامبەر پەیڕەو بکرایە ڕەنگە هیچ مادە و بورگە و یاسایەک بەدڵێ منە ڕۆشتایە.